هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وەک یەکێک لە پایەکانی دیموکراسی مامەڵەی لەگەڵدا دەکرێت یان کەمەیەکی سیاسیە و چەند ساڵ جارێک لایەنە سیاسیەکان پێی هەڵدەسن کامانەن ئەو پەیامانەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان پێیەتی بۆ هاوڵاتیان پەرلەمان بەڕاستی بکەین بە دەستگایەک کە لە جێی خۆیان بێت. پەرلەمان شوێنی ئەوەیە کە تۆ دەنگ هەڵبڕی ناڕزایەتی دەربڕی خەڵک و شیار بکەیتەوە بایکۆتی دانیشتن بکەی هەموو ئەوانەمان کرد. کەسێک بۆی پۆستێکی حکومی دەستکرێت کەسێک بۆی تەرشێک کرێ بە پەرلەمان بە تایبەت لەو نمونەی کە دەسەڵاتە بۆم باس کردی ئەبێ کەسێک بێ هەوڵبا بچێت خۆی نزیک بکاتەوە یاخودەوەی کە لە کوردی خۆمانە پێوترێ ماستاوچێتی و تەنازولکردن لایەنێک خۆی ئەبەسێ چەک ئەهێنێتە کایەکەوە یان تادید بە چەککە یان تەقی خۆشیەکە بۆچی گەنجی ئێمە لە فەیسبوک پشتیوانی لێ ئەکا. بەرنامەی شەن شەوی شەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.